لازم بەردەوامی لەگەڵتان ئەمڕۆ لە مڕگەی بەرنامەکەمەدا گفتوگۆ دەکەین لەسەر پێکەنین وەکو حاڵەتێکی سایکۆلۆژی و سوودەکانی پێکەنین کاریگەری پێکەنین لەسەر لایانی تەندروستی مرۆڤ بەگشتی هەروەها لایانی تەندروستی دەرونی مرۆڤ بە تایبەتی دیارە ئەمڕۆ بە ڕۆژی جیهانی پێکەنین دیاریکراوە ڕەنگە ئەمە بۆ زۆر وڵات بایەخێکی ئەوتۆی نەبێت بە تایبەت بە وڵاتی خۆمان کە ڕەنگە کێشە و گفتەکان بە جۆرێک بن کە و کاریگەری کێشە و گفتەکان کاریگەریان بە جۆرێک لەسەر لایانی سایکۆلۆژی ئەمە دروست کرد بێت کە ڕەنگە ئەم جۆرە بابەتانە زۆر جار دیاریکردنی ڕۆژێک بۆ پێکەنین یاخود بۆ هەر بابەتێکی لەم جۆرە کە زۆر جار بۆ ئێمە ڕەنگە سیر و سەمەرە بێت نیشتێکی سیر بێت دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەم بابەتانە ڕەنگە بایەخێکی ئەوتۆی نەبێت بەڵام ئەمڕۆ ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر پێکەنین وەک حاڵەتێکی سایکۆلۆژی هەروەها کاریگەری لەسەر لایانی دەرونی مرۆڤ و کاریگەری لەسەر تەندروستی گشتی مرۆڤ بە شێوەیەکی گشتی لەگەڵ دکتۆر چەتۆ ڕەسوڵ پسپۆڕی تەندروستی دەرونی کە لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت دکتۆر چەتۆ سڵاو بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە بە شێوەیەکی گشتی بە پێناسێکی پێکەنین دەست پێ بکەین پێکەنین وەکو حاڵەتێکی سایکۆلۆژی چییە پێکەنین؟ بەیانی ئێوەش باشتر بۆ پێکەنین چەند جۆرێکی هەیە ئەوانەی کە کورتخایان هەیە درێژخایەن بەس وەکو تۆ باس کرد پێکەنین هەم کاریگەرێکی ڕاستە خۆی لەسەر دەرونی فسیۆلۆژی و سایکۆلۆژی هەیە بەس ئەو ڕۆژەی تۆ باس کرد وەکو ڕۆژێکی جیهانی ئەوە لە هین دەستی پێکرد لە ساڵی 98 دکتۆرێ بە ناوی مەدان کەتەریا ئەمەی دروست کرد ئەم گروپە وتی تەسیرێکی هەیە بۆ ئەوانەی کە لە خەم و ناخۆشێکی زۆر داژین بەڵام پێکەنین ئێمە زۆر بیری لێ ناکەینەوە دوو نەزەڕی هەیە دروستبوونی پێکەنین یەکێکیان ئەوەیە کە پەیوەندی بە ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز دەکات ئەو کەسانی کە بێکەوە پێکەنن پەیوەندی کۆمەڵایەتیان زۆر بەهێزە بێ ئەو کاتی خۆشی لە دروستبوونی مرۆڤە ئەو کاتی کەڕاویان نەکرد بێکەوە پەیوەندی پێکەنین پەیوەندیەکانیان بەهێز دەکردن دانەیەکیش پەیوەندی بەوەیە ئەڵێ نەزەرێکی تر ئەڵێ ئەوەی کە ماوەیەکی دوور و درێژە پێ نەکەنیوە جەستەکانی وەکو بڵێ وەستاوە پێکەنی وای لێکە شێلانێکی جەستەی بۆ دروستەکە ئەو دوو جۆرە نەزەری هەیە هەتا ئێستا ئیسپات نەکراوە کامەیان ڕاستن بەس چەند لێکۆڵینەوەکی زانستی هەیە دەربارەی ئەو خاڵانەی کە وەکو شتێکی پۆزیتیڤ باسیەکە پێکەنین یەک لەوانە زاکرەت بەهێز دەکات بیرت بەهێز دەکات مەسەلەن دوو گروپیانە هێناوە گروپێک سەیری شتی پێکەنین و شتی خۆش دەکەن گروپێکیش هیچ بەو ئەو شتە نابینن ئینجا هەردووکیان تێستێکەکەن تێستێکی ئینتەلیجەنس تێستی پێڵێن ئەوانەی کە پێکەون دڵیان خۆشە باشترن و بە شێوەیەکی باشتر وەڵامی پرسیارەکان ئەدەنەوە لە تێستەکە دەرەچین لەوانەی کە دکتۆر پێم باشە دواتر دەچینە سەر کاریگەری پێکەنین لەسەر لایانی سایکۆلۆژی و لایانی تەندروستی مرۆڤیش بەڵام ناساندنی پێناسەکەتەوە بۆ جۆرە باس کرد کەواتە پێکەنین تەنها حاڵەتێکی سایکۆلۆژی نیە بەڵکو هۆکارێکی گەیاندنیشە هۆکارێکی پەیوەندیشە وەکو زمان لە نێوان تاکەکاندا بەڵێ پێکەنین وەکو مەسەلێکی بایۆلۆژیە تۆ هەناسەیە ئەدەی لە چەند حاڵەتێک هەناسەکە ئەدەیتە دەرەوە و پەیوەندی بەلەشت چۆن توندە بێ و هەوایەکی ئەڕێتە دەرەوە بەس ئەوە لە ناحیەی بایۆلۆژی وەکو تۆ باس کرد فسیۆلۆژی وەکو بڵێ مەساجێکی ژێرەوەی ئەوەکانتە ئۆرگانەکانی ژێرەوە تا بەس ناحەی دەرونی پەیوەندیەکان بەهێز دەکە وەکو تۆ باس کرد ئەم دوو جۆرە هەیە ئیتر باشە بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر تەندروستی دەرونی ببینین لەسەر تەندروستی دەرونی مرۆڤ پێکەنین چ کاریگەریەک جێدەی هەڵێت تەندروستیەکان بێگومان هەمان ئەزانین پێکەنین تەندروستێکی پۆزیتیڤی هەیە باشی هەیە ئەو کەسانێک کە پێکەنن ئەتوانن لە ڕۆژی ناخۆشی باشتر چارەسەری
وەزعەکانیان بکەن. مەسەلەن سەیری ئەو کەسانیان کردووە کاتی خۆی ئەڵمانەکان جووەکانیان گرتبوو لە ناوبردنی هەموو جووەکان بیان سووتێت. ئەوانەی کە ڕزگاریان بوو ئەوانە بوون کە ڕۆژانە کەم پێەکەنین یان لەو ناخۆشیەکە چاوەڕێی ئەوەکن پێش ئەوەی بمرن هەر خەریک بوون شتی کۆمیدی و پێکەنی بدۆزنەوە وای لەوان کرد بتوانن ئەمەلێکیان هەبێتن بۆ ژیان. یعنی پێکەنین تۆزێ لەو حالەتە ناحیە نەفسی لە ناخۆشی تۆزێک بەردەوامت ئەکە وا لێکە کە کۆنتترۆلت هەبێت لەسەر وەزعەکان. مەسەلەن بۆ نمونە لە کوردستان ئێستاما کۆنتترۆلمان لەسەر وەزعی سیاسی یان کارەبا و یان مەعاش نییە، بەس ئەتوانی کۆنتترۆل لەسەر ئەو ڕۆژانەی تۆ لە ماڵەوەی لەگەڵ یەکێکی تر قسە ئەکەیت یان هەندێک جار پێکەنت بە خۆتی شتێ ئەەکەی ئەو شتانە ئەتوانی وا لێ بکەیت تۆ بەردەوام بی لە ژیان بە شێوەیەکی باشتر لەوانەی کە کاتە دکتۆر ڕۆژانە ینی هەموو کەسێک پێویستی بەوە هەیە بۆ نمونە ینی پێکەنین شتێکی پێویستیشە بەڵام ئەمە ڕەنگە و پرسیارە بێتە پێشەوە ینی بەچی پێ بکەن ینی ئەگەر بۆ نمونە وەسایلی پێکەین ینی میکانیزمی شتێک نەبێ بۆ نمونە پێ بکەنی ینی مرۆڤ چ میکانیزمێک بەکاربێنێت ئێمە ڕۆژان لە ژای ڕۆژانەمەندە بۆەوەی ئایا بۆ نمونە لە کاتی قسەکردندا بەکارهێنانی زەردەخەنە بەڕوویەکی خۆش ئەمانەش دەچێتە چوارچەوەی پێکەنینەوە یاخوتی بێگومان ئێستا ئێمە لە دنیای تەکنیکی داژین زۆر بە ئاسانی ئەتوانی سەیری ئەو فەیسبوک و ئەو شتە کۆمیدیەکان بکەی پێکەنی ئەڵێ ئەگەر بە هەندێک جار بەڕاستی پێکەنی شتەکە بەڕاستی دڵ خۆش ئەکە پێکەنی بەس هەندێک جاری تر ئەتوانی دروستی کەیت ینی هەر زەردەخەنەیەک دانێکی زەردەخەنەیەکت هەبێت تەئسیری پۆزیتیڤی هەر هەیە. بەڵێ مەبەستمە وتم چۆن دروستی کە ینی زۆر جار ڕەنگە ئەنی قسەی جۆراوجۆری شەبێ لە ناو کۆمەڵگەی کوردیدا لەسەرەوەی کە کەسێک پێ بکەنێ دەڵێ بەبێ هۆکار کەسێک پێ بکەنێ ینی ئەمە چۆن کەسێک وا بکات خۆی ینی شتێک دروست کار ڕۆژانە هەر بەکارهێنانی زەردەخەنەوەکو پێشتر پرسیارم کرد ئەچێتە چوارچێوەی پێکەنینەوە. بێگومان هەر زەردەخەنێکیش هەبێ شتێکی پۆزیتیڤی هەیە ئەو لێکۆڵینە زانستیانە کردویانە هەر زەردەخەنەیەکت هەبێ ئەتوانی ئەوەی بەرامبرت تۆ بە ئینسانێکی ڕازگۆتی ئێگا و پەیوەندیەکانت بەهێز دەکەیتەوەی مەسەن لەگە تۆ وەکو بێژەرێک بی یان وەکو دوکاندارێک بی وەکو مامۆستایەک بی زەردەخەنەیەک شتێکی پۆزیتیڤ پەیوەندێکی بەهێز دروست دەکات هەر زەردەخەنەیەکیش بێ بەس تۆ وەکو باسێک بێگومان ئەگەر پێکەنینێکی بێ هۆکار بێ لە شوێنێکی وەکو تازیە دانیشیت ئەمە خەڵک پرسیاری هەیە ئەمە بۆ واکە بەزە بێ لە شوێنی لەو شوێنانە بێ کە گونجاو بوو بۆ پێکەنین بەس چۆن پێ بکەنی من نازم لە شوێنی دانیشت بوونجارێ دوو برادر قسەیان نەکرد بۆ یەکتر من گوێم لێ ڕاگرتن قسەکانیان من زۆر پێکەنینم هات ئەمانش کە گرنگە گوێ لە کەسێ ڕائەگری هەندێک جار خەڵک زۆر زیرەکە لەوەی چۆن مەسەلە ئەجارێتەوە بە ئوسلوبێکی جوان پێکەنیە بەس وەسائلەکان ئەگەر پرسیارەکەی تو ئەوەی چۆن پێ بکەنین بە تەنیا ئەتوانی مەسەلەن بۆ چوونانێمە لە دەستگا تەکنیکەکان لە ناو ئینتەرنێت و ئەمانە زۆر شت ئەدۆزیتەوە یان لەو کەسانە نزیک بیتەوە کە دڵت خۆشەکان پێکەنن یانیش ئەو شتانە کە خۆت ئەزانی پێکەنینیت پێ بێ ئەتوانی لیان نزیک بیەوە. بەڵێ دکتۆر بەکارهێنانی بەو سێ جۆرە دکتۆر بۆ نمونە خوێندنەوەی نوکتە و بەسەرهات جیاوازەمانە لە بەشێکی فۆلکلۆر و ئەدەبیاتی کوردن و بۆ نمونە سێکردنی دراما و فیلمە کۆمیدیەکان ئەمانە لە ئێستاە بۆ نمونە لە ئێستاە کە دۆخی هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی جوراجۆر داوە ڕەنگەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر لەسەر لایانی دەرونی کەسایەتی تاکی کورد جێبێ هەڵێت ینی بۆ نەوەی خوێندنەوەی نوکتە یاخود سێرکردنی فیلم و دراما کۆمیدیەکان بۆ ئەوەی کە بەس پێ بکەین پێ ینی ئەمە چ کاریگەریەک دەست دەکات. بێگومان وەکو باسم کرد پێکەنین لە هەر شوێنێکی دنیا بێ ئەگەر وەزعەکەش ناخۆش بێسە لە کوردستانی خۆمان ئەڵێن وەزعەکە ناخۆشە کارەبا نییە مەعاش نییە ئەمانە بەس ئەگەر سەیری ئەوانەکەین کە وەزعێکی ناخۆشتریش ئاژین تەئسیرێکی پۆزیتیڤی هەر هەیە کاریگەریە پۆزیتیڤەکان هەرێ ئەو دراما و ئەم شتانە تۆ باسی ئەگەر ئەگەر لەوانێ بە گوێرەی جیلەکەش تەئسیرێ بێ هەندێک ئەوانەی کە لە ژێرەوە 18 ساڵن 15 ساڵ بەشتی تر پێکردن
مقارنە بکەیت لەگەڵ بەڵێسمەوە بۆ دکتۆر ئەمە شتێکی باشە ینی بۆ ینی لەم دۆخەیە بۆ نەخوێندنەوەی نوکتە وەک باسم کرد یاخود سەرکردنی دراما و فیلمە کۆمیدیەکان پەنابردن بۆ ئەمانە لەم دۆخەیە بۆ ئەوەی کە ئەم قەیرانانە کاریگەریان کەم لەسەر لایانی دەرونی ئەمە جێبی هەڵێت شتێکی باشە؟ من پێم شتێکی زۆر باشە بێگومان ژیان ئەبێ بەردەوام بێ و هەمووشمان هیوادارین ئەو قەیرانە قەیرانێکی فترەیەکی دیاریکراوە بێ دوا ڕۆژێکی باشتریشمان هەبێ من پێم باشە تەلەڤیزیۆنەکان و مێدیا بەو کارەش هەڵسن چونکە ئینسان هەر ژیان هەبێ بەردەوام بێ بەو کارە کۆمیدیانەش ئێوەش یارمەتێکی بچووک ئەدەن بە بۆچوونی من هەرچی نەبێ ئەگەر ڕۆژەکەش ناخۆش بێ لە ماڵەوە نانیان نەبێ ئەمە عاشیان نەبێ چ نەبێ زەردەخانەیەک دروست بێ پۆزیتیڤەک شتێک دروست بێ ئەمەش تەسیرێکی هەرچی نەبێ فسیۆلۆژی بۆ خەڵکەکە هەیە کە دڵی تۆزێ خۆشترە بێ بۆچوونی من وەڵامی پرسیارەکە بەڵێ بە شتێکی باش ئەزانم بەڵێ دیارە زۆر جار کورد لەناو قەیرانەکانیشدا نوکتە دروست دەکات و پیان پێەکەنێ بەڵام بە شێوەیەکی گشتی دکتۆرەوانەی کە زۆر پێدەکەنن خاوەنێکی جۆرە کەسایەتیەکەن ینی لەناو کووردا و قسەیەکێ دەڵێت ئەوەی کە زۆر پێدەکەنێ خەم و ئازاری زۆرە وایە ڕاستان قسەیە؟ وەڵاهی جۆرەی لێکۆڵۆنزانیستیەکان ئەوە نازانم ئەوەی بەڕاست پێ بکەنێ ئەوە کاتەکەی بە پێکەنی ئەبێتە سەر تەسیرێکی زۆری لێ دەکات وەکو تۆ باس کرد کەسایەتی کوردەکان من دوێنێ شتێکم خوێندەوە دەربارەی وەزیری پێشتری دارایی بایس تاڵەبانی وابزانم باسی مام جەلالی کرد مام جەلال یەکێک بوو لەو ئەو کەسانێکە زۆر قسەی خۆش و ئەمان دەکات پێی وتووە وتوێتی لەبەرەوەی تۆ تۆزێ لە من قەڵەوەتری من حەزەکەم تۆ لەگەڵ تۆ دەرکەوم لە مێدیا و لە تەلەڤیزیۆنەکان لەبەرەوەی من تۆزێ زائیفتر دیارە بم ئەوجە پرسیارەکە تۆ وایە ئایا ئەو کەسانی من زەکەم کە ئەوکو سەرکردەیەکی وەکو مام جەلال لە زۆر ناخۆشی و ئەوانە تێپەڕیوە کەچی نوکتە و قسە و خۆش و ئەمانەی زۆر باس کردووە ئەتوانی هۆردووکی بێکۆ ببەستیتەوە بەڵێ ئەو کەسانێک لەوانەیە خەمی زۆر پێکەنیش ئەبێ بەس بێکەوە پێویست ناکە بەیەکەوە ببەستیەوە ئەوانەی کە زۆر پێ بکەن خەمیشان هەیە من ئاگاداری ئەوە نیمە کە لێکۆڵینەی زانستی لەسەر ئەوە کرا بێ کە ئەوە پەیوەندێکی ڕاستەخۆ هەبێ بە کەسەکە دەگۆڕێ لەوانەیە کەسێک خەمی زۆر بێ و پێکەنیشی زۆر بێ لەوانەیە کەسێک پێکەنی هەر بەردەوام بێ و بە جۆرەی کەسێتێکەشە چکە براکەم کەسێتی ئینسا زۆر جیاوازی هەیە هەندێکیان تۆزێک وەکو خەمۆکی و ئەمانیان هەیە هەندێکیشان دڵیان خۆش ینی جیاوازێکی زۆر هەیە بەس ئەمانەی کە دڵیان خۆش و ئەمانەیە لە بچووکترین شتی کۆمیدی و خۆش ئەبینن و کاریگەریەکی باشی هەبێ بۆ دکتۆر پێکەنینی سیاسیەکان پێکەینێکی ئاساییە یاخود دانەوێ بۆ نمونە نوکتە و پێکەینەکانیان گەیاندنی مەسجێک بێت زۆر جار وڵایی سیاسیەکان ئیتر ئەوان وابزانم بە شێوەیەکی ڕێتوریک ئەوان ئەوەی من شارەزا بم لە جیهانی دەرەوە سیاسیەکان کە یەنە سەر تەلەڤیزیۆنیان لە مێدیەکان قسە ئەکەن هەدەفێکی ئامانجێکی دیاریکراویان هەیە اینجا ئەوانەی کە لە دواوە پیان ئەڵێن ئەگە پێ بکەنیان پێ نەکەنی یان بە جۆرە قسە بکەی بۆ بەهێزکردنی گەیشتن بە ئامانجەکەیە ئەوجا بە بۆچوونی من کە سیاسەکان ئەم پێکردین ئەم شتێ بەکارێنن ئەوەش مانایەکی هەیە وەکو مەسجێکە بۆ خەڵکەکان ئەوانەی کە بینەرەکان و ئەوانەی کە گوێیان لێیە هەندێک جار لەوانەیە مەسەلەکە سوکەنەوە بە پێکەنی لەوانەش بە دانەوەی کۆتایی بە قسەکان ببین بە پێکەنین چونکە کە بە کۆتایی بە قسەکان بینی بە پێکەنین ئەو کەسەی کە گوێ لێ ڕاگرێ هەموو شتەکان بە پۆزیتیڤ کۆکاتەوە لە ناحیەی دەرونی لەوانەیە سیاسەکان ئەم شتەش بەکار بێنن بۆ ئەوەی کە بڵێن ئێمە کە هاتوونە سەر تەلەڤیزیۆن بینەرەکان ئێمە بە شێوەیەکی پۆزیتیڤ ببینن. سپاس دکتۆر چەتۆر ڕەسوڵ پسپۆڕی تەندروستی دەرونی سپاس بۆ بەڕێستان کە بەڕێزشان بەڕوویکی خۆش و بەزەدەخنەوە لەگەڵمان بووی لە هەولێرەوە بە هیوای تەندروستێکی دەرونی باش بۆ بینرانی ئازیز.